تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا. ئێمە وەکو بەشداربوویەکی کۆرسی ڕایەنانی پزیشکی کە بۆ ماوەی 1 مانگ بەردەوام بوو دیارە ئەم خولە بۆ یەکەم جارە لە قزای چەمچەماڵ دەکرێتەوە بۆ ماوەی 1 مانگ بەردەوام بێت. وەسپاسی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان دەکەین و هەروەها بە هاوکاری سەنتەری پەرەپێدانی لاوان کرابۆیەوە. ئێمە وەکو بەشدار و سوودێکی زۆرمان لێ بینی سپاس و دەستخۆشیمان بۆیان هەیە. سوودێکی زۆرمان بینی و سپاسی زۆری دکتۆر بەڕێزەکانەکەین هاوکارێکی زۆرمان بوون لە فراگوزاری سەرەتایی پرۆسیجەر پزیشکەکان و زانستی دەرمانە. ناوم مەڕوانە وزادە لە خولی ئەکادیمیا ڕەوشت بەشداریم کردوانەکە کە ئەمان خوێن عەرەبی بوو، ئینگلیزی بوو، بیرکاری بوو لەگەڵ چەند ئادابێکی پێمانەوت. زۆر دەستخۆشی لە مامۆستاکانم ئەەکەم لەبەر ئەوەی هینە زۆر هیلاکیان بە ئێمەوە کێش زۆر بەجوانێ دەرزیان بۆ ئێمە شەرح ئەکرد. زۆر دەستخۆشی لە هەموو مامۆستاکانی خولی ئەکادیمیای ڕەوشت ئەەکەم. من قوتابی ئاستەڵعەت بەشداریم کردبوو لە خولی خۆشنووسی کە لەلایەن دەستەی چالاکی لاوانەوە ساز درا لەلایەن چەند مامۆستایەکی بەتوانە و بە ئەزمونەوە دەرسمان پێوترایەوە و هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازیین و بە هیوای کاری جوانتر. ئێمە نزیکەی 15 ڕۆژێکی ئەو خۆشنووسیە بووین کە سوودێکی زۆر باشمان لێبینی و بۆ ماوەی چەندێکە ئەلو جۆرە خولانە نەکراوەتەوە بە تایبەتی بۆ شاری چەمچەماڵ و هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازی. سەرتا سڵاوتان لێبێت ناوم سایە قادرە لە خولی ئەکادیمیای ڕەوشت بەشداریم کرد. یاری عەرەبی لەگەڵ ئینگلیزی زۆر سوودم لە توانەکانم بینی. زۆر سوپاسیان دەکەم زۆر لەگەڵمانە دوو بوون زۆر سوپاسی مامۆستاکانم دەکەم دەستخۆشییان لێ یەکەم. ئەم خولانەیە کە لە ساڵانی ئایندە بکرێتەوە بەشدارم. دیارە ئێمە ئەمڕۆ ئاهەنگی کۆتایی خولەکانی هاوینی ڕێکخراوە جەماوەرەکانی کۆمەڵ دادگەری سازمان کردووە. دیارە ئێمە هەموو ساڵێک کۆتایی هاوین ئاهەنگی کۆتایی یەکەین بۆ قوتابیانمان چونکە هاوینان خولەکانی ئێمە زیاتر چڕە بنەوە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئۆفیسی چەمچەماڵی سەنتەری پەرەپێدانی لاوان ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان لەقی چەمچەماڵ زیاترم ڕێکخراوە. ئێمە زۆر چالاکانە زۆر ئەکتیڤانە کۆمەڵێک خول و دەوراتمان لەم سنوورە کردوتەوە و هەندێک خولمان کردوتەوە بۆ یەکەمین جارە لە سنووری چەمچەماڵا بکرێتەوە بە تایبەتی خولی پزیشکی کە بۆ 1 مانگ بەردەوام بووە.